ئەم هەوڵەی ئێستای دەوڵەتی تورکیا درێژکراوەی ئەو ئایدۆلۆژیا شۆڤێنیستەیە کە ئێستا کە پارتی دەسەڵاتدار لە تورکیا نوێنەرایەتی دەکات دەرهەق بە میلەتی ئێمە بە نکوڵیکردن لە ماف و داخوازیێڕاوەکانی خەڵکی کوردستان بۆیە ئەوان کە ئێستاکە هەدەفە نوێنەرایەتی ئیرادەی گەلی کورد دەکات بە شێوەیەکی دیموکراسیانال بە شێوەی خەباتی پەرلەمانی ئەوان دەیانەوێت بربەست لە بەردەم خەبات و تێکۆشانی هەدەپە دروست بکەن هەدەپە ئاستەنگەکی گەورەیە لە بەردەم ئەوان بۆیە ئەوان دەیانەوێت هەدەپە ئەو دۆسییان بۆ هەدەپە کردوێتەوە ئەم دۆسیە لە ئەساسدا دۆسیەکی سیاسیە بەڕاستی ئامانجەکە ئامانجێکی سیاسیە و ئەوەش نیشانەی ئەوەیە کە خەبات و تێکۆشانی میلەتی ئێمە لە باکووری کوردستان لە ڕێی هەدەپەوە بەرەو پێشچووە شۆڤێنیەتی تورکیا ئەو بەرەو پێشچوونەی پێ هەزم ناکرێت پێ قبول ناکرێت بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن ئاستەنگ لە بەردەم خەبات و تێکۆشانی میلەتی ئێمە دروست بکەن. ئێمە پێمان وایە ئەم هەوڵە دژی هەدەپەدراوە لەلایەن دەوڵەتی تورکیا هەوڵێکی سیاسیە بۆ بڕکردنی کورد یاخود بۆ سڕینەوەی شوناس و فەرهەنگی کورد. طبعاً کێشەی تورکیا لەگەڵ هەدەپە نییە ئەمە کێشەیە کە کێشەیەکی دەگەڕێتەوە بۆ بوونی کورد لە تەواوی هەر چوار پارچەی کوردستان ئەگەر تەماشا بکەین تورکیا هەر کێشەی خۆی لە هەدەپە نەبەستۆتەوە دەبینین لە باشووریش دەستی خۆی کردوتەوە لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات ئەو ئامانجەتی کە کورد بنبڕ بکرێ بەڵام ئەو هەوڵانە هەوڵی ئەمڕۆنینە زۆر لە مێژە چەندین سەدەی ئەتوانم بڵێم تورکیا لەو هەوڵانە بەردەوامە بەڵام نەگەیشتۆتە ئامانجێک پێشم وایە ناگەتە هەوڵ و ئامانجێک چونکە گەلی کورد زۆر لەوە بەهێزترە ئیرادەی گەلی کورد زۆر لەوە بەهێزتر و بەتواناترە کە بتوانێت بە هەوڵێکی دەوڵەتی تورکیا یاخود هەر دەوڵەتێکی تردا بسڕێتەوە یاخود زەعیف ببێ یاخود لەناو بچێ.